بعضها نعلن عنه وبعضها ما نعلن عنه حتى أكون دقيق. حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەوەی ورد بێت باز لە ئاشکراکردنی هەندێک شانەی نووستوو دەکات، بەڵام بێ ئەوەی ڕایان بگەێنێت. لەوانەیە مەبەستی ئەو شانەیە بێت کە تەقینەوەکەی شەقامی مەدارەسی ناوچەی حوڕیەیان ئەنجامدا، شانەیەک کە ناوبانگەکەی گەیشتە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەمی خەڵک بێ ئەوەی حکومەت هیچ ڕوونکردنەوەیەک لە بارەیانەوە بدات. چیرۆکی تەقینەوەکەی حوڕیە لەوێەوە دەست پێ دەکات کە کامێرای چاودێری یەکێک لە ماڵەکان مەدەنیەک تۆمار دەکات کە ئۆتۆمبیلێکی پارکرا و بۆم ڕێژ دەکات و دەیتەقێنێتەوە. پاشان کۆمەڵە گەنجێک دێن و لە نزیک تەقینەوەکەوە پاڵ دەکەون، تاوانیشان بدەن کە بریندار و قوربانی تەقینەوەکەن. بەر لەوەی ئەو تۆمارە ڤیدۆیە بڵاو بێتەوە، سەرکردایەتی ئۆپراسیۆنەکانی بەغدا بە چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەنووسی ڕاگەیاند کە تەقینەوەکە 13 کوژرا و برینداری لێکەوتۆتەوە. دواتر دەستگاکانی ڕاگەیاندن راپۆرتی ڤیدۆییان لەسەر تەقینەوە هەڵبەستراوەکە بڵاو کردەوە و عەدنان قوڕەیشی سەرۆکی شارەوانی ناوچەی حوڕیەش لە لێدوانێکی تەلەڤیزۆنیدا ڕایگەیاند کە تەقینەوەکە هەڵبەستراوە، بەڵام ئۆپراسیۆنەکانی بەغدا هیچ ڕوونکردنەوەیەکیان نەدا، چ دەربارەی تەقینەوەکە یان دەربارەی بەیاننامەکەی خۆیان کە باسی کەوتنەوەی قوربانی دەکرد. سعد المەطلەبی ئەندامی لیژنەی ئەمنی بەغدا ژووتی کە ئەنجومەنی پارێزگای شارەکە بەنیازە میوانداری سەرۆکی ئۆپراسیۆنەکانی بەغدا بکات، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەو میوانداریە نەکراوە. مەطلەبی چەندین لێکدانەوەی بۆ ڕووداوەکە هەبوو، لەوانە کە تەقینەوەکە لە ئەنجامی کێبڕکەی نێوانە و سەرکردە سەربازیانەوەیە کە دەیانەوێت دەست بگرن بەسەر مەلەفی ئەمنی پایتەختدا، بۆیە لە ڕێگەی ئەم جۆرە کارانەوە هەوڵی شکاندنی یەکتری دەدەن. هاوکات گێڕانەوەیەکی پۆلیسیانەش بڵاو بووە کە دەڵێت هێزە چەکدارەکان تیرۆریستەکان دەستگیر دەکەن و پاشان تەقینەوەی وەهمی ئەنجام دەدەن تاوەکو ڕێکخراوی داعەژوا بزانێت کە ئەندامە دەستگیرکراوەکانی بە شێوەیەکی ئاسایی لە چالاکیەکانیان بەردەوامن. بەڵام تا چەند بیرۆکەی ئەم جۆرە تەقینەوانە قبوڵ دەکرێت، چۆن گەرەنتی کۆنتڕۆڵکردنی دەکرێت، یاخود چۆن لەگەڵ تەقینەوە ڕاستەقینەکاندا جا بکرێنەوە. ئەگەر یەکێک لەم تەقینەوانە قوربانی لێ بکەوێتەوە کێ بەرپرسیارەتەکەی هەڵدەگرێت؟ چۆن دڵنیایی دەدرێت کە پێش ئاشکرابوونی تەقینەوەکەی حوڕیە قوربانی لێ نەکەوتۆتەوە؟ چۆن قەناعەت بە دانیشتوانی ئەو ناوچانە دەکرێت کە تەقینەوەکان ماڵەکانیانی هەژاندووە کە ئەمانە تەقینەوەیەکی بێزیانە؟ ماوەتەوە ئەوەوە بیر بهێنینەوە کە لە سەرەتای ئەم مانگەدا و دوای تەقینەوەکانی ناوچەی سەدر عەبادی چەند لایەنێک کە ناوی نەهێنان تاوانباری کردن بە بڵاوکردنەوەی هەواڵی چەند تەقینەوەیەک کە ڕوویان نەداوە. وتارەکەی ئاراستەی ڕۆژنامەنووسەکان کرد و هانیدان بۆ ئەوەی ورد بن.